ئێوارەتان باش خەڵکی کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەمشەو لە چوارچێوەی دیبەیتەکانە ئاخرین شۆڕشە سەعیەکەین بەرامبەر بە خەڵکە خۆمان و ئەو کەسانەی کە مخاتەبە ئێمەن و ئەو یارانەی کە یارانە ڕاپەڕینن سەرمەشقە ئەبتداییە کارەکانە پێشڕووی ئایەندە تەرسیم بکەین. کۆبەندیەک ئەەکەین و لە تەمامە دیبەیتایەک کە لەم زەمینە کردەمان و اتفاقاتێک ئیمڕۆ ئێوە خەریکن بە چاوە خۆتان لە تەریقە میدیاکان و ئەیبینن و چاوتان پێکەفێ. سوورەت بەندیکردنە ئەمانە بەندیکردنە ئەمانە بۆ خاترەوەی خروجیەکی مشەخەس بدا بەدەستە ئینسانە و وەزیفەی ئێستەی جەریانە ئینقلابی ڕاپەڕینە تا بتوانێت ذهنیەتە مەردم شەفافتر بکاتەوە کە لە ئایەندا هەنگاوت دروست هەڵبگرن. من بە تەرحە ئەم سوالە دەست پێ بکەم. کەماکان ئەکسەرە ئێوە لە ماڵەکان و دانیشتگەن لە هەر کوێی دنیا بن ئیمڕۆ ئێوەیان بە زۆرە قانون کردگەسە ماڵەوە و خەریکن هەر ڕۆژ اتفاقات جەدیدێک لە تەریقە ئەخبار و دنباڵەکەن. تا ئێستا سێ شت بۆ ئێوە مشەخەسە. یەک، ماهیەتە کۆرۆنا بۆ دەستگاهە بهداشتی بیمارستانی دەرمانیە نظامە سوڵتە ناشناخته است. تۆ شاهدە قسەهای زد و نەقیزێک لە سازمانە بهداشتە جەهانی، سازمانهای دەرمانیە کشوەرهای مختلفی هەر ڕۆژە و قسەیەک ئەکەن. تۆ شاهدی ئەم بحرانە کە ئیمڕۆ دنیای تەنیگەسۆ ڕەفتار لەگەڵە ئەم بحرانە نیشان ئەدا کە دەستپاچەییەک بە نظام سوڵتەوە دیارە، یعنی ژەڵەژانێکی پێوە دیارە. تۆ ناوێنی ئەمە بە عنوانە مەسئلەیەک کە تەهدیدە حیاتە ئینسانەکە و نظامە خۆیانەکە بیوەنە شورای ئەمنیەتە سازمانە ملل متحد قەتنامەی بەر عەلەیه سادر بکەن، نەهادی بۆ تعریف بکەنەوە و بە سوورەتە منسەجم یەکدەنگ و یەک ڕەنگ تەکیە تەرەف بوون. ئەمما ئەگەر تەوەجۆتان کردوێت تحت ناو تەوسیەهای سازمانە بهداشت جەهانی و ئاخرین یافتەهای دانشمەندان و پزیشکان بۆ مقابڵەکردنە تەکە کۆرۆنا نوسخەیە قەرەنتینەکردن، ئایسۆلەتکردن، چۆڵکردنە شار، تەعتیلیە کارەکان پێشنەهات کریاکە. و ئەمە بە سوورەتێکی بەربڵاو و بەرین لە تەریقە تەمامیە ئیمکاناتە میدیایی و خەریکە تەبلیغی بۆ بکرین. خۆب ئەمە وەزعیەتێکە کە ئێوە خەریکن ئەیوێنن و ئێمە پێشووتر چەندین دیبەیتمان سەبارەت بە مەسئلە کردەگە. سوالە ئەوەڵ ئەمەسە: ئایا خەڵک فکر ئەکات کە ئەم تەمهیداتەی کە دەوڵەتەکان مەترەحی ئەکەن لە زوانە پزیشک، لە زوانە سازمانە بهداشتە جەهانی تحتە ناوە ماسک بەستن و دەست بە ژێل و ئاوساون چوردن و لە ماڵمانەوە و دەرنەچوون دەرڕاستای سەڵامەتیە ئینسانە یان نە؟ ئەم تەسمیماتە تەسمیماتە بهداشتی و سەڵامەتی نییە. ئەم تەسمیماتە تەسمیماتە سیاسیە.
مهمە کە ئێمە جواب ئەم سوالە دروست بدەینەوە. ئێمە بۆیە فەکت لە تاریخ تێرینەوە، بۆ گەرەکمانە لە تاریخ فەکت بێرینەوە لەبەرەوەی ئیسباتە فەرزیەیە خۆمان بکەین بۆ مەردم. خەڵکی کوردەوار، ئایا پێتان وایە ئەلا ڕقم ئەوەی کە سازمانە بێداشتە جەهانی قسەیە تریش ئەکا، وەزیرە دەرمانە کشوەرەکان قسەیە تریش ئەکەن، بەڵام لە کناریان نوسخەهایەک ئەپیچن، ئێوە فکرەکەن ئەم نوسخانە دەڕاستای سەڵامەتیە جەمعیەتەوە مەردمە؟ ئەمە سوالەکە ئیشێ بەڕەسی بکەین. سازمانە بێداشتە جەهانی ئێژێت کە ئەم کۆڕۆنا ئەپیدمیە و ئێشێ 180 تا 90 مەردم بیگرێت تا مەردم بتوانێت لە بەرامبریە مقاومەت نیشان بدات و ئەم ئەپیدمیە تەبدیل بوێت بە شتێکی عادی وەکو سەرماخوردگی. ئەمە قسەی ئەووەڵیسی. ئەمە قسەی دووەم تەسمیماتێکە کە ئەگیرێت لە ڕاستای کۆنتڕۆڵکردنە کۆرۆنا. ئایا ئەم تەسمیماتە سیاسیە یا ئەم تەسمیماتە سیاسی ئەمنیەتیە یا ئەم تەسمیماتە ڕەبتی بە بەهداشت و سەڵامەتە مەردم هەست؟ با ئێمە لە دنیای غەربەوە دەست پێ بکەین. حکامانە دنیای غەرب لە کەیس و پەروەندەهای مختلفە سابتیان کرد لە هەر کوێیەکا کە ئیقتیدارە خۆیان بچێتە ژێرە سوال هەر کوشتارێک ئەکەن. من ئەمانەی کە بۆ ئێوە ئیژمی لە نەزەرە ئێوەوە ڕقەمن، بەڵام جەنگە جەهانیە ئەوەڵ یەک ڕقەم، فقط یەک ڕقەم، 150 ملیۆن نەفەر لە هیندوستانە بە واسطەیە قەحتی ئەمرێت. قەحتیە کە ئەرتەشە بریتانیا دروسیەکە بە دەستگرتن بە ئەمبارە غەلەیە هیندوستان و خاڵیکردنە هیندوستان لە بەڕووبووم یەک قەڵەم. ئەمانە جەنگە جەهانی ئەوەڵ با بمێنیت. ئامارە جەنگە جەهانی دووەم با بمێنیت. با بڕۆین سۆراغە 7 ملیۆن برسی لە ئوکراین کە لە بەحرانە قەحتی ئوکراینە ئەمرن و خەڵکە ئوکراین ئەکەونە ئادەم خاری، کەنەبۆلیزم و نەقڵەکەن بچن فیلمەکانی بوێن کەسانی کە هەنوو زێنک بوون و هەڵیان ئەگرتن کە بیانون چاڵیان کەن. تۆ بەم دەسەبێ ئستفادەکردن لە ئەسلحەهای کوشتارە جەمعی وەکو سلاحهای میکرۆبی، سلاحهای شیمیایی، دروستکردنە بۆمبە ئەتۆم، بۆمبە هیدرۆژێنی، تاقیکردنەوەی ئەمە بەسەرە ئینسان. تۆ بچوو سۆراغە کودتاهای مختلفێک لە کشوەرهای مختلفێکە، بچوو سۆراغە شەڕە ڤیەتنام، بچوو سۆراغە شەڕە کەمبۆج، بچوو سۆراغە کوشتارە پۆلپۆت، بچوو سۆراغە حکوومەتە چین. تۆ بەکوێ ئەگەی؟ بە یەکچێت ئەگەی. من یەک ڕقم بە ئێوە وتم 7 ملیۆن ئینسان لە ئوکراینە مردن. تۆ کە مخاتەبە ئەم دەنگی منەیتە ئەو 7 ملیۆنە عەدەد نییە، پەز و مەڕ و ماڵات نییە، ئەو 7 ملیۆنە ئینسانە. یعنی کاکە عەلی، کاکە ئەحمەد، کاکە موستەفا، کاکە هاوار، ئایشەی خانم، فاتمە خانم، فەریبا خانم، لەیلا خانم، ئەمانە نە قەوم و کەس و کار و ئینسانە زێنک یەک جەهان زەندگی. وەلێ تو تەوەجوو ئەکەی لە ڕەوەندێکە
ئەم ئامارە تەبدیل ئەوێت بە ڕقم بۆ ئێوە، بە ڕقم فقط عەدەدە وایکەنە عەدەد بۆ تۆ. من ئەمە لە تەحلیلە کانستراکشن کەمپەکانە ئاڵمانە کرد، وەختێ کاورا ئەوەنە ناوە کەمپە کارە ئیجباری، وەختی ئەیانوەنە جەزایرە گولاک لە سیبریا، بە تایبەتی ئەوانەی کەمپە ئەڵمان وەختی تۆ ئەڕۆیتە ناوی ئەووەڵین کارێکە ئیکەن تەمام گیانت ئەتاشن، برۆت، ڕیشت، سوێڵت، مووی سەرت، مووی بەدەنت، لخت و پەتی گۆشتە خاڵی ئەچیتە ژێرە ئاوە گەرمێ ئەتشۆرن. ئەمە نەمادە لەوەیسە کە تۆ یەکسرە خۆت نابوود ئەویت، فەرامۆش ئەەکەی کەیت، تەبدیل ئەوی بە لەشک گۆشتینە مطلق. ئەو جار تۆ لە پەیمان، لە ئەحمەد، لە ئارتور، لە هێنری دا ئەماڵەی و ئەبی بە شمارەی 1، شمارەی 452، شمارەی 763. تۆ بوونت مەرگت هیچ اتفاقێک نییە لەم دنیا. ئەوەسە کە ئەگەم بن پێ ئێژێ وەزعیەتە تعلیق قانونی، یعنی تۆ لە سەروبەند نظامە سوڵتەیە دنیای جەدیدە بە قانون هویەتە ئینسانی پەیا ئەەکەی، شمول حقوق ئەەکەی، قەوانینێک کە بەشەر دروستی کردگە، سیستەم دروستی کردگە. ئەمانە لە زەرف ساڵەکان ڕابردوو لەلایەنە ڕاپەڕین و لە نەقد نظامە سوڵتەیە جەهانی بەحس کردیان. تۆ وەختی ئەمە تەعقیبەکەی ئەوینی هیچ حاکمێک و هیچ حکوومەتێک میزان مەرگە مەردمی بۆ مهم نییە. هەر حکوومەتێک تحت ناوە ئەمنیەت و ئیقتدار و تحت ناوە هەر شتێک کە تۆ گەرەکتە حازرە نیروی ئەرتەشی بکێشێتە ناوە خیابان بە هەزاران هەزار ئینسان بکوژێ و بگەڕێتەوە جێگەی خۆی و عەدەد و ڕقم فقط جێبەجێ بووگە. اتفاقی نەکەفتەکە. لەذا مەرگ لە مەنزەرە تۆ تەکە مەرگ لە مەنزەرە دیگەران و حاکمیەت فەرقەکە، خەیلی فەرقەکە. ڕۆژانە هەزاران هەزار نەفەر لەم سەرزەمینە ئێمە ئەمرێ، بەڵام هیچ کام لەمانە شەهیدە دموکرات و کۆمەڵە و پەکەکە و پارتی و یەکێتی و ئەوانە نیەن. بۆ مەرگ شارۆمەندانە کوردەوار لە ژێر شکەنجە، بۆ خاتر فەقر، بۆ خاترە ناڕەحەتی‌های ڕۆحی ڕەوانی، بۆ خاترە پوچگەرایی و خودکوشی، هیچ کام لەم مەرگانە بۆ کۆمەڵە پەکەکە دموکرات پارتی یەکێتی مەرگ ئینسانە کورد نییە، عەدەدێکە، ڕقەمێکە. ئیمڕۆ 10 نەفەر لە سنە مرد، دوێکە 20 نەفەر لە سەقز بە تەسادف مرد، پێرەکە دەرئەسەرە تەقینەوەی گاز لە زەماوەنێکە لە کرماشان 40 نەفەر مرد. ئەمانە عەدەد و ڕقەمن بۆ کۆمەڵە دموکرات پەکەکە پارتی یەکێتی. بەڵام کامە مەرگ بۆ ئەمان مهمە؟ مەرگ ئەندامانە خۆیان. بۆ چون مەرگ ئەندامانە خۆیان قابلە نەمادگوزاریە تحت ناو شەهید. لەذا بە هەر میزان
کوڕ و کەنیشکە خەڵکی بووەن بیدەنە بەرف فیشەک تیکە تیکە بووەن هەیکەلە بایۆسە ئەوانە مەدە نەزەرە شەهید و ئەمە متەبەلور ئەوی لە شوعارێکا پێی ئێژن دارە ئازادی بە خوێن ئاو ئەدرێ. کامە دارە ئازادیەکەی حیزبە دموکرات نە کۆمەڵە، چون ئەوانە گشتیان دارەکانیان فەرقەکاوەیەکۆ لەزا مەرگێک مەنۆڤری لەسەرا ئەدرێ. مەرگێک مهمە کە مەرگێک بێت قابلە نیشانە گوزاری نەمات گوزاری و کارکرد بێ لە ڕاستای مانەوەی سیستەمە. گروها، دەستە، حیزب، فرقە، سێکت مابەقی مەرگەکان عادیە. ئێستا ئێوە چۆن فکر ئەکەن کە حوکام لە مەرگە شەهروەندانە خۆیان ناڕەحەتن؟ یا بۆیان مهمە شەهروەندانیان بمرن یا نەمرن؟ چی ئێوەی بەم نەتیجەگەیان دەگە؟ پرۆپاگاندایە ئەوان. لە بەنزەرە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە تورکی، دەوڵەتە بریتانیا مەرگە 2000 نەفەر لە شارێکە چەند موسیبەتێکە. ئەمە مەترح کرد بۆ خاتری ئەوەی کە ئێوە ئیستەتەکە ئەم پرسیارە بازی بکەن کە تەسمیماتێکە گیریاگە لە ڕاستایێ ئەمەی کە مەردم بوونە ناوە ماڵ تەسمیماتێکە بوو حیفز گیانە مەردم یا تەسمیماتێکی سیاسیە بەر ئەساسە تەشخیصە تەهدیدێکی بالقووە کە ڕوبەڕووی بوونەوە؟ کامیان؟ ئێمە ئەتوانین تا بەیانی دەیان دیبەیت بکەین و سابتی بکەین کە مەرگە مەردم ئەسڵەن بۆ سیستەم مهم نییە، بە هیچ وەجه مهم نییە. ئەی بۆ مەردم ئەمە فکرەکەن لە دڵسۆزیە سیستەمە بۆ گیانە ئەوان. ئەمە هەمان سیستەمە کە حتا ئەڕوات سایەی مەرگ بەسەر ئینسان و دائەنێت، بەڵام لە تەوەهمە ئینتەرتەیمنتە. بەزان ئیستا مەقولە ئەکەمەوە، ئەم داستانە ئەکەمەوە. ئێوە لە بیرتان تێ ئێمە وتمان فعالینە حوزەی جامعەی مەدەنی، ئەحزاب، معتەمەدین، خروجیهای دانشگاه گشتی بازوانە دەوڵەتە ئێرانن. لە بیرتان تێ ئێمە وتمان لە تەقسیمەدیە نظام سوڵتە هەر متەفەکرینە غەربی کە تێن کەسانی وەکو فوکۆ ئێژن حکوومەت هەماهەنگەتەکە بیمارستان، مەدرسە، نەهادە قەزایی، پادگان، ئەمانە عەوامل، دانشگا، سیستەما مشپەرۆش کە ئێژی شاملە دانشگاس، مەدرسەس، سیستەمە دەرمان کە ئێژی شاملە تیمارستانە، بیمارستانە. ئەمانە بازووهای نەهادە سوڵتەن، سیستەمن و ئەمانە کارکردیان بوو بە تایبەتی لە
لە ئەوای لە قەرنە 19 تا بە ئیمڕۆ کە ئەمانە هەر لە توو لە بحرانهای جۆرا و جۆرا خۆیان ئاپدەیت کردەوە. فێر بوون چۆن دەست بخەنە بینە قاقای مەردم، چۆن ڕۆبچنە ناوە تەواوە دەروونە ئینسان و دەروونە ئینسان بەهاڕن تحت ناوە قودرەتە خۆیان، سوڵتەی مطلقە خۆیان. ئیستا سوالە گەورە ئەمەسە، چه اتفاقی کەفتەگە؟ من لە ئەوڵە وتم ئێوە ئەزانن هیچ کام لەمانە شناختێکیان لە کۆڕۆنا نییە، هیچ دەرمانێکیان نیە. تماشاکە لەمەوە جەهەتەکە کۆڕۆنا ئیشێ تۆ دوو کارکەی، دوو کار ئیستا تۆ دوو نۆع ئینسان ئەوێنیت، یا کاوران مەزهەبیە ئەڕوا بۆ لای شەخصە پەڕۆینێ دامەنە شەخصە پەڕۆینەیەکی گرتەگە کە شەفای بە یا دوعای کردگۆ لای ملیە، یا دانەیەکە باوەڕمەند بە دینە جەدید دەخیلی بەسکەسۆ بە مەراکزە تەحقیقاتیە ئازمایشگاهیە دووەلە غەرب وە جەهان کە هەر ڕۆژ واکسەنێ داروی بێرن ڕوویکەن یا دەبەیزا دەرکەن کە ئەم دەرمان بیەوە خەوفە ئەم مەرگە لە ئەم جگەی کاتەوە. لەزا تۆ ئەوێنی ئەوانەی کە تۆ لەم کوردەوارە ئەوێنی ناگەهان فەزایە شەبەکایە ئیجتیماعی پەڕ ئەوێت لە ئازمایشە پەیداکردنە واکسەنە کۆڕۆنا لە ئەمریکا. ناگەهان ئێمڕۆ لە ئەمریکا ئەعلامە وەزعیەتە ئەسترالیە 800,000 نەفەر توش بووگە و ئامارە مەرگ خەچی خەریکە ئەچێتە بانەوە. ئەی کوا واکسەنەکە واتان چەقاند و یارۆ خانمە ڤاڵنتیێرەکە وا لێتان ئەدا. تۆ ئێستا پێی بە یەک مەسئلە ئەوەی دەست شۆردن، ماسک لە دەمنیان، ژێل ئەستەفادەکردن، چوونە ناوە ماڵ، خۆبەستنەوە، تەمامی ئەمانە دەخیلە، تەمامە ئەمانە شارلاتانیزمە دروست. هیچ کام لەمانە بۆ سەڵامەت نییە. بڕێکیان تەوەهوم ئەدا مەردم ئارامەکاتەوە، بڕێکیان کارێکی تر ئەکا. خۆ ئێستا مەسەلامەیەکە چی ئەکا؟ ئێمە بۆ ڕۆژە وەڵهاتی نتمان بە خەڵکی بابێتە خیابانەوە، با پەیوەندهای ئیجتیماعی لەبین نەچێ. ئێمە بوو هاتی نتمان لەم کوردەوارە ئێمە هەنووز ئینسان ماگە وەلێ لە غەرب نەماگە، وەلێ لە هیچ کوێی دنیا نەماگە گشتی بووبن بە کۆیلە. بۆ ئێمە وتمانم سەرزەمینە مقدسە کوردەوارە و کوردیەت جارێکی تر ئەم زەمینەوە ئەم زەندگیە نجاتەدا. بۆ ئەمانمانەوت بۆ ئێمە لە 4 ساڵە پێشوو نەغدە نظامە سوڵتەی جیهانی ئەەکەین ئەوە ئیمڕۆ کڵاپسی کردەگە، ئیمڕۆ نظامە سوڵتەی جیهانی کڵاپسی کردەگە. بۆ کردگە داستان حکایەت چییە؟ من کەی هاتم لە دیبەیتەکانە بەحسە عوزڵەتە لە مەرگم کرد کە ئاغای نۆربەرت ئەریاس بەحسی کردبوو ساڵهای گوزەشتە. کەی هاتم بەحسە مجازات و تەمدیهم کرد، شتایەکە متەفەکرینە غەربی وتبوویان، بەڵام من هاوردم و لە قاڵە بە ئەندێشەی ئینقلابی خۆمانە استفادەمان کرد کە بە خروجی بگەین بێژین بۆ کوردیەت جەهان نجات ئەدا. تماشاکەن ئەمانە وەختێک ئینسانیان کرد بە مەحوەرە هەستی، وەختێک ئینسانە سوژەوە سوبژەکتیڤە غەربیان دروست کرد، وەختێک ئەمانە وتیان حەچیشتە لە دەسە ئێمە تێ و تەبەلوە و قودرەتە ئێمە یەدە ئێمە دەوڵەتە و دەوڵەتەکەی متەبەلور بوو لە نظامە کۆرپۆریشنیە. کارهایەکە کردیان ئەمە بوو، لەشە ئینسانیان بە تەورە مطلق کۆنترۆڵ کرد، ڕۆحیان کۆنترۆڵ کرد و هیدایەتیان کرد، کەوتنە دەستکاری کردنە ئینسان، تەواوە متالعاتیان چوە سەرە ئینسان. هەروە کە لە حەوزەی عمومیە پۆلیسیانە هاوردە خیابانە بۆ تۆ
ئەرتەشیان ئەهاورد بۆمبە ئەتۆمیان دروست ئەکرد هەروە کە تۆیان ئەوردە ناوی پادگانەکان و بەدانە دەستورات و تەعلیمات و نەزمە پادگانی تۆلیدە قدرەتیان ئەکرد و احتیاجێنەوە بە شەهامەت بە تەهەور بە بێباکی لە ژێرە فەرمانە سەختە نظامیە ئەرتەشیان دروستەکرد و واداریانەکرد بە شەق تەرەف شەڕکە و ئەگەر شەڕەکە دادگای نظامی بۆ تەشکیلدەن هەر لەوێ کاوراکوژن هەرکە لە مەیدانە جەنگا دەربچێت تیری لێ ئەدەن و ئەیکوژن پس احتیاجی نەبوو تۆ ڕۆڵەی قارەمان و پاڵەوان و شجاع دروستکەی تۆ ئەتبردن گشت ئینسانێکت لە ناو پادگانە تەعلیم ئەدا ئەمانە بە ئینحسار و ئینزبات و بە دوورکردنەوەی سایەی یەک حەقیقەت واقعی غەیرە قابل ئینکار بە ناو مەرگ سعیان کرد ئینسانێکی دەستەمۆی ڕامی ژێر دەستە خۆیان تۆلید بکەن ئەمانە هاتن مەرگە ناو ماڵ ئەو جۆرەی کە نۆربەرت ئیلیاس لە قەدیم و بەحسیەکات گواستیانەوە بۆ ناوە سەرای ساڵمەندان بۆ ناوە تیمارستانەکان بۆ ناوە بیمارستانەکان تۆ نەخۆش ئەکەوتی زەنگ ئەدا ئەمبوڵانس ئاهات ئەی بردی لە بیمارستان دایان ئەنیای تا لە بیمارستان ئەمردی کەس نەیئەدی لە سەردخانەی بیمارستان ئەیان بردیتە دەرەوە مەراکزە کەفن و دەفن بوو ئەیان شۆردی ئەیان خستێتە ناوی تابوتێ لە تابوتەکە بە ماشینێکی ڕەش و بەرەو قەبرستانێک و قەبرستانێکی دەرەوەی شار و لەوێ یەکسەرە خاکیانە کردی مەرگ لە زندگی ئینسانە غەربی چووە دەرەوە کولەن نەبیندا و تحت ناوە ئەم شعارە کە مەردم هەپینەسیان گەرەکە شادیان گەرەکە ئینترتەیمنت تەزریق کریا بە مەردم ئێمە مثالمان هاوردووتمان لە زمانە ئینقلابە کەبیرە فەڕەنسەوە وەختێک داستانە ژەکۆبۆنەکان پێشهات و خۆخوریە ئینقلابیون و داستانە گیوتین پێشهات و سایی مەرگ بەسەر پەریسا ڕژیا و مەردم لەم کوشت و کوشتارە مستەهلەک بوو شەکەت بوو ناگەهان دوای وەرچەرخانە ئەم اتفاقە و ئستاپە کوشت و کوشتارەکە مەردمە عادی هاتنە دەر چوونە ناوە مەراکزە گەورەی دەیر و سۆمعە و شروعیان کرد بە مەیخارەبی و ڕەقس یعنی شادی عمومی بەرەبەرە نایت کڵاب لە دڵە ئەم اتفاق لە پەریس دروست بوو و بوو بە مۆدلە لایف ستایڵە بەشەرە غەربی تۆجۆکەن ئێمە ئەمانمانە بەحس کرد ئێستا چه اتفاقی کەفتگە بەرەبەرە لەم دنیا مەرگ فەرامۆش بوو مەرگ بە عنوانە حەقیقەتێکی واقعی دەوڵەتەکان وە سیستەم هاتن وتیان ئێمە خەیرە مطلقین هەرچی قودرەتە ئێرادەس هەسمان و نەمایشیان ئەدا مەسەڵەن دەستگاها پزیشکیە هاتە بەرەو لە بەرامبەر نەخۆشیە ئەمڕۆ ئەووەڵین ئەمەڵە پەیوەندە شش سوورەتی گرت ئمڕۆ پەیوەندە قەلبەکەین دەست ئەتوانین دروستکەین سەر ئەم ئەوڕێنەی خێنەقەی ئەو ئەمڕۆ دانشمەندان ئەتوانن فڵانکەن خۆب ئەم اتفاقە باعث بوو ئیقتدارە نظام سڵتەی نیشانەدا خروجیهای دانشگاهیە کە مەدرکی پەیدا بوون و ئەمانە چۆن سەربازەکان لە سەفە جەبهەوە شەڕەکەن ئەمانیشە لەم لاوە بۆ نیروهای حاکمیت بوون لە بەرامبەر بەلایای تەبیعی لە بەرامبەر نەخۆشیە و ئەمانە لە بەرامبەریا ئەوێسیان هەروە کە سەرباز لە باسە نظامی ئەکاتە بەری چەک و ڕەخت و ئەسلحە ئەوەسێ ماسکە کاتە سەردەم و چاوی کڵاو خودی هەست پزیشکیش دەستکەشی هەست لباسە فۆرمە مەخسووسی هەست ماسکی هەست و ئەو ئەچێ بە شەڕە
تهدیدات طبیعی و غیر طبیعی که بسر انسانات چه اتفاقی کفت؟ انسان تمام مراجعه کننده و مشروعیت ده پی تبدیل بو به سیستم هەروە کە وەختە خۆی دینیان کرد بە سیستم کابرا لە ارتباطە مستەقیمە خۆی و ئاسمان بوو کاورا لە ارتباطە مستەقیمە خۆی و معبودە خۆی و خوای خۆی بڕیا ئەچوو لە مزگەوتە سەریە کوتازەوی بخوا ئەچوو لە دەیرە لە سەومەعا لە کەنیسا سەریە کوتازەوی بخوا بەچێ بە ڕاهنمایی و دەستگیری قەشەیەک مەلایەک و سیستەمێک ئەم اتفاقە لە دنیای مۆدێڕنە منزەبتتر سیستەماتیکتر کەفت لەذا تۆ ئەوەی کە تۆلیدت کرد ئینسانێک بوو کە تەمامە دەستاوەردهای تەبیعی خۆی بە عنوان ئینسان لەدەستدا تەمامە پێشینەی تاریخی و تەمەدونی کە دروستی کردبوو فەرامۆشی کرد بۆیە نیچە وتی خوا مرد بۆیە نیچە وتی ئینسان مرد و ئێشێ ئەبەر ئینسان لەدایک بێت بۆیە فۆکۆ هات و وتی ئەمە زمستانە ئینسانە بۆیە فۆکۆ وتی ئینسان اختراع دنیای مۆدێڕنە بۆیە فۆکۆ فۆکۆسی کردە سەرە کارێک کە نظام سڵتە لەسەر لەشە ئینسان کردی کۆرۆنا چی کردەگەن؟ کۆرۆنا بۆ ئەووەڵین بار لە دنیای پۆست مۆدێڕنە لە دنیای غەرقە دەرفەساد و ئینتەرتەینمنتە غەرق در مانۆڤرهای گەورەی سیستەمە جەهانیە لە ئێهێنۆتۆڵۆپیا ناگەهان مەرگی ئەحزار کرد و ناو جامعەی بەشەر هاوردی نیایە سەرە سەفرەکەیان کاورایەک وا دووری کردو لە گیانە خۆی لە خانەوادەی پاڵی پێوەنیاو بچێت فکری لێ نەکرد و لەسەر کار و زەنگیانەدایان و بابات مردەگە زەنگێدا کۆمپانیەکی کەفن و دەفن بچێ جنازەی بابای تعبیر بگری ئەم 10,000 پوند بە بابای ئەسپەر دەکەن و خۆی ڕۆژە تەشی جنازە بچێتە ئەوێ احتیاجی بە کەس و کار نەبوو ناگەهانیستە ئەم سایەی مەرگە هاتۆ سابەتی کرد نیروهای سەرکوب دەسییان بەتاڵ حەچێکیان پێ ناکرێ نە بە F-35 توانی لێبەی نە بە بۆمبە هیدرۆژێنیە توانی لێبەی نەتوانی دەستکەشی بۆ هەڵوەسی و لامپە ئۆتاق جەڕاحی بۆ ڕۆشن کەیت و پزیشکی بیری بە قەیچێکی سوور و بە ڕاسەروێ وێسیاوێ کۆرۆنامان کوشت ئەمیشە ناتوانی بکەین مەسەلە ئەوانەی کە باوەڕیان بەمە بوو ئەم دنیای غەربە دنیای ئەخلاقیات و سیستەمە غەربوا لە ئەوجیاوی دمۆکراسیە و ئیشت بپرسن تاکوێ سیاسەت مەدارەکان ئەمانە درۆ ناکەن من قبولمە ئەوەی کە تۆ ئێژیتی من قبولی ئەەکەم ئیسە سوال تاکوێ درۆ ناکەن تاو جێگەشە کە بنیانە خۆیان هەڵدەکێ اقتدار پوشاڵینە ئەمانە دەرکەفت هەچ نییە مەرگ حزوری پەیا کرد ئیستە خەریکن چیەکەن؟ ئیستە خەریکن خۆیان ئامادە ئەکەن بوو تەبعات دوای کۆرۆنا بۆ خەڵکیان خزاندە ماڵە و ئێمە لە ڕۆژە ئەوەڵ هاتین وتمان خەڵکیان خزاندە ماڵ و لەبەرەوەی خەڵک لە خیابانە یەهۆ نەوێنێت کاورا ئەتلێت و ئەمرێ مەرگ سەرکوب کریاگە بۆیە بەشە نەتوانی فاسد بوێ تۆ مەرگت سەرکوب کردگە بە تەسویرێک کە لە مەرگ دروسیەکەی
بە ڕەقس لاشەکان بەسەر ئاسمان و بە عنوانە ئیعدامی مەرگێک لە مقابڵ سیستەما پێت ئەدرێ، پس تۆ ئیتر مخالفەت ناکەیت و مەرگە نەوێنی، گەرەکتە دووری کەیتە و لە خوات. دنیا خۆشە، ئینتەرتەینمنتە، سێکسە، کالا، سەرگەرمیە. دووری کەرەوە لە خوات، دووری کەرەوە لە خوات. فڕێدە دەرەوە. ناگەهان هات لەسەر ئەژنۆیان دانیشتکە. ئەگەر مردم لە خیابان نابێت، ئەگەر بەجارێ دەدە 5 20 لە مردم بمرێت، بۆ حاکمیت مهم نییە. هەر ئەم حاکمیەتانە مەگەر ئەوانە نیەن لە خیابانە سەنگەر ئەوەسن، تەقەکەن لە مردم هەڵیانە دوورن. ئەمە ئیتر وازحترین شتێکە کە تۆ ئەیوێنیت. دوور بۆ بشین دەوڵەتە ئێران، ئابان مانگ، خەڵکی مەگەر نەدابەر ڕەکبار، بووی مهمە. نا، حاکمیت لە یەک چتە ترسی. حاکمیت خەریک بوو لە تەریقە جامعی مەدەنی و تحت ناو مبارزات سیڤیلایزد. تماشاکەن کەلەمەی سیڤیلایزد باش بوو منەم کەلەمەمە دووبارە تکرار کردەوە. سیڤیلایزد لە مەفهوم جامعە شناسیە کەلەمەیەکی بەغایەت چڵکەنە، کەسیف و جنایەتکارانە است. تۆ وەختی وتو سیڤیلایزد لە جامعە شناسی یعنی تەرەفە بەرامبەرت وەحشیە. وەختی وتت سیڤیلایزد یعنی تەرەفە بەرامبەرت سەڤجە، حیواناتە، مەڕ و ماڵاتە، گوا باوکە. وەختی ئیژی سیڤیلایزد تاریخە ئستعمار تێتە بەرچاوت. ئینسانت چەرمەگە غەربی کە چوو پەلامارە ما بەقیەی دنیایدا بێرێ بیان کاتە کۆیلەوە بیان هاڕێ. مفهوم السيفيلايزد يعني متمدن. لجامعة شناسية مفهوم كثيف. سيفيلايزد فقط لنطق السياسية كار كرد مثبتي هست. وقتی رئیس جمهوری تیت جی حرکت متمدنانه دولت ایمه لبرانبر بحران زلزله کرمانا نشان اقتدار و تمدن عظیم تاریخ مردم ایمه ده. توجه کن. یا مثلا صحابه شعار بداد رفتار متمدنانه مردم متمدن ایمه لبرخورد تک کرونا بخزانوی خویان لناو مالکانا باعث بو ایمه بربکن نابگری. اهل برسه کلمه سیویلایزد یا مفهوم سیویلایزد بار مثبتی هست للنطق لتبلیغات لپروپاگاندای سیاسیه بار مثبتی هست. بەڵام لە واقع کشتی تەئاترە. تماشاکە تۆ وەختی ئەوێنیت کە حاکمیت عملاً و نظام سڵتە عملاً هەم خۆدە ئەفرادی وانشری تهدیدا هەم ئەم مەرگە کۆرۆنا کە تێریتی و هاوردی گێسی و ناو جامعە زەعفە حاکمیت نیشانەدات لە چاخان لە درو لە کەسافەت ئەرتشی دووزەکە بچێت فەزا بگرێ قسەی زلزلیە کرد بەشەری بە کەسافەت کێشاندە بوو ئاخرین وەرژێن بوو. ناگەهان کۆرۆنای لە غەیب هات یەخەی بەمانەگرتگە. ئێستا ئەگەر تەوەجودتان کردبێت لە متەئەخرترین داستانیان داستانە قاسم سولەیمانی بوو. ئێمە وتمان بابا ئەمریکا بە سفارشە خامنەی دای لە قاسم سولەیمانی کوشتی دەلیلی بوو. یەک بۆ تەحوڵاتە ئایندەی ئێران هەیکەلێکی قەهرەمان و پاڵەوان دروستکە شیعە. باشەکەن قاسم سولەیمانی تەبق گفتەی خۆیان بە موشەکێک دریاگەلی تیکە تیکە بوو و لاشەی سوتیاگە تیکە تیکەی قاسم سولەیمانیان زاهرە نیشاندا. مەرگێکی وەحشەتناکی سەخت تیکە تیکە بوون. فورا دەستگاه جمهوری ئیسلامی و دەوڵەتە ئێرانی سەردار شەهید قاسم سولەیمانی گەورە کردو.
مسادرەی مەرگی کرد چۆن حیزبی دموکرات مەسەڵەن خەڵکە هەنێری بۆ ڕاستان ئەیانداوە کوشت فەورە مسادرەی جنازەیانەکە فەورەن مسادرەی مەرگەکەیانەکە مەسەڵەن کاوی جوانمەرد چووکە لە جێگێکە خستیانە کەمینێ بیکوژن فەورەن تێن مسادرەی مەرگ و زەجر مەرگ و نەو ئەم مەرگێکە کاوەی جوانمەرد کە ویەسیەکە حیزبی دموکرات ئەوێت و کردی دەچێتێکی فانەمەچەی هیجری فەورەن دەوڵەتە ئێران هات قاسم سولەیمانی و مەرگەکەی بەرزۆ کردو و کردی بە مەرگە مقدەس مەرگێک ڕەوایەتە حاکمیەتی واوە پشتۆ مەرگێکە شەهادەتی لێ ئەچۆڕێ مەرگێکە سەمبولی لێ دروستەکرێ و ئەم مەرگە مەشروع ئەم مەرگە مقدەسە ئەم مەرگە ئیشی ئاوات بخوازرێتە ڕاستای نیاتە حاکمیەت بۆیە تۆ ئەبینی تەشتی جنازەیەکی گوستەردە لە قاسم سولەیمانی کریا و مەردم ڕژیا خیابان بۆ ڕەوایەتە مەرگە مسادرە کریا بە قاسم سولەیمانی یا مەسەڵەن دەمە قۆپاندەپیەکانی ئەم کوردەوارە خۆمانە شەهیدی حیزبی دموکرات و شەهیدی ئەوە نییە شەهید ئەدەن فەورەن ئەوەی کە ئەکوژێت لە ناوی ئەمانە فەورەن مسادرەی ئەکەن بە ناوە مەردەمە کورد وە بە ئەتیکەتە حیزبەکەی خۆیان کابرای مناڵ 7 ساڵە 14 ساڵی هەنێر نەجبهەیە دەسەم قەز بمرێ چون احتیاجیان هەست بەم هەیکەلە شەهیدە ئێستا دەوڵەتێ کە لە سەف مواجهەتەکە کۆرۆنا و تهدید کۆرۆنا جبهەی مقدەمی کێس نیروەکانی کێن کادر دەرمانی پزیشک پەرستار ئێستا وەختێکی لەمانە قاسم سولەیمانی دروستکە ڕەوایەتە حاکمیەت لە سیستەمە حاکمیەت تەوەجۆکەی لە سیستەمە حاکمیەت لە ئیتالیاوە ئێژێ پزیشکان و پەرستارەکان ماسکەکانیان لابوون کەوەی دەموچاویان کە ماسکیان داگە لە خۆیان بوێنن یعنی سیستەمە دۆ ئیتالیا لە دەوڵەتە ئیتالیا بە تەمام قودرەت لە بەرامبەر سایەی مەرگاوێسیاگە وەکو چۆن بەسیجیەکان فیلمە دفاع مقدەسیان دروسە کرد ئەخۆیانە خەنە سەرمین و گیانبازی ئەکەنەوەمانە کاورا ڕەگەم لێدا سەری من جبهە ڕەفتم کە ناموسم تۆ حفز بشە ئیسە کاورای پزیشک دیرن ئاوا و ماسکەکەیاتە خوار و خەڵکینە و بۆ بەهداشتە عمومی خۆتان و بۆ سڵامەتی خۆتان و ئێمە لەگرا ڕۆژێک دەنەفەرەوێنین ئەمریت و ئەویژێژی ئەخەی و بنوە ئەم پاڵەوانە قاسم سولەیمانی تماشاکەن وا لە سەف مقدەما چ شەڕێکەکە چه تاقەیەکەکە ئەی ئافرم ئەی ئافرم گشتی گوڵ سوورە داوە دەسە پەرستار و گوڵ سوورە داوە دەسە پزیشک وەلی تەمامە ئەم گوڵ سوورانە بە حاکمیەت ئەدرێ بە دەوڵەت ئەدرێ دەوڵەتە ناکارامەدی کە لە تەمام دەورانە بە وجود هاتنیا مەرگی پنهان کردگە وەلی لە ژێر و تەزریقی کردگەسە ناو بەدەن جامعە بە کوشتن ڕووحڕەوانە تەرەف بە کوشتن وجود تەرەف عاتفەی تەرەف بە ماسخکردنە ئەم ئینسانە عەمەلەن مەوجودێکی تفکریاگی تەنیای خوپەرستی هاڕیاگی بێ قودرەتی بێ ئەخلاقی دروست کرد بۆی تۆ ئەوێنی ناگەهان شەوە فوکاهی قڕ باباکەرەم و شاتری و تەنووری و هەڵقونکە و داقونکەی کوردی لە قەشر فاسد دروزن کارمەند نظام سوڵتە تێتە دەرو لە سەفە ئەوەڵە کۆرۆنا خەریکین ئەڕەقسین بۆ ئەم کارە ئەکا دەقیقەن خەریکە مسادرەیە دیسانەوە و ئینعکاسە بەشێکی تر لە بازووی حاکمیەت ئەکا تۆجۆکەن لە ئێرانە بۆ خاتری ئەوەی تەواو مردم دەرگیر بوێ و فەرامۆشکە حاکمیەت هەڵ ئەگەڕێت و ئێژێ مردم بین هاوکاریە کادر دەرمانی بکەن
پوڵ بدەن بیمارستان وەسائلی نییە، ژێلی نییە، دەستکەشی نییە، ئەها پزیشکەکان ئەمرن دانێ کنیشتی زەریفی قشخاوی ئارایشکردەی ماسک لە دەم و تخوا و دایکی بمرێت و باوکی بمرێت و ئەمە شەهیدە ڕێگەی کۆرۆناس و فەورەن مەراجع تەقلید و عەلی خامنەئی و نظام سوڵتەی ئێرانی یەک دانەمارکە بەسیجیان شەهیدیان نیاوەقەوە ئەو قافە حکوومەتە حەلی میشوتی هەر کە دەبەسەر کۆرۆنا بمرێ شەهیدە. مسادرەی مەرگە تەرەف بۆ دەستگاهە حکوومەتە خۆی کردی فەورەن. ئەزا تۆ تەمام ئەم کوردانەی کە ئەوێنیت عەکسە پەرستداری بڵاوەکەن و ئەمە مردگە و ئەمە کۆرۆنا کوشتێسی و گشتکەسێکیش ئەڵامەتە قەلب بوو ئایکۆنە فرمێسک و دایکی بمرێ و بمرین بۆ کزەی دەرونی و ئەمانە دائەنێت ئەمانە گشتی دەرئەسەرە حماقەت و هەماهەنگیەتە کە حاکمیەتە. لە بریتانیا چه اتفاقی کەوتکە NHS ئەعلامی کردگە احتیاجمان بە 450,000 خۆبەخشە لە بەشە دەرمان کار بکات، لە بەشە تەلەفۆنات کار بکات، تەلەفۆن بکات بۆ کاورای تەنیایی بێکەسە بەڵبەختە بێچارە بۆ ناوەی کە دڵیان ئەسووتی بۆ کاورا. تۆ ئەگەر دڵت ئەسوود بە کاورا کاورات بێکەس ناکرد، کاورات بێپەیوەندە ئیجتیماعی ناکرد، کاورات خۆپەرست و پوڵپەرست و جیفەرپەرست و مەسرفگەرا ناکرد. با ئەمڕۆ کەس و کاری وایە، با ئەمڕۆ ناو مناڵەکانیە وایە. تۆ ئەمڕۆ بە خەڵکی ئێژی تەلەفۆن کات بۆ کاورای تەنیا لە ماڵە کەفتکە نەخۆشە لە چی ئەترسی؟ لە چی ئەترسی؟ دڵە ئەسووتێ بۆ کاورا وا لە ماڵەدا کەفتگە ئینسانیەتەکەی گەسە دوودکە لێە چۆڕێ چک نە تۆ لەوە ئەترسی ئەمانە وەکو جۆکەر بەتەرازێن لەمە ئەترسی. تەمام و پزیشکانە کە درۆ بە ئێوە کە نێژن بچنە ماڵەوە لە خۆتان بپرسن باشە خۆچین وۆهانی قەرەنتینە نەکرد بەری پێگرت وتی کردم ئێوە گشتان باوەڕتان کرد ئەمڕۆ چینیژە کۆنترۆڵم کرد گشتان باوەڕتان کردەکە. ئەم ڤیرۆسە لە شارە کۆنترۆڵ بوو قەرەنتینە کریاگە وۆهان ناگەهان چۆن پەڕیە ئیتالیا چۆن پەڕی ناگەهان چۆن پەڕیە یاڵتە متحدەی ئەمریکا چۆن بڕێ بریتانیا لە کاتێکە خۆشیان ژن دووسێ و منشەی ئەمە دیار نییە بە هەوا هات. ئەگەر ئەمە بە هەواشی و پێیانەکە بۆ جنازە ئەمرێ ئاهاکەکەنە سەریا بۆ جنازەکان ئەوەن لە جێگەیەکات دەفنیانەکەن کەس نازانێ بۆ ئەتەرسن لە ژێرە 3 متر خاک و ناگانە ویروسە بێتە دەرەوە و بفڕێی باڵ دەربێری. پس ئێوە بۆتان دەرەکەفێ ئەمە گشتی کڵاو بەرداری دروست گشتی هەماهەنگە تەکە یەکتریا. تو وەختێژی وایتە ناوە دنیای مەیترێکسا یعنی دنیای تەوەهم و درۆ. پزیشک درۆزنە، پەرستار درۆزنە، سەرباز درۆزنە، معەلم درۆزنە. ئەمانە گشتی کارمەندە نظامە سوڵتان تا خروجەکەی بێتە تۆ. وەلی کۆرۆنا چی کردگە؟ کۆرۆنا خەریکە دەریان تێرێت. ئیسە چه اتفاقێکە کەفێ من لە دیبەیتەکان ناوتم بچۆ 2 هەفتە خۆت کەرە ماڵەوە 3 خۆت کەرە ماڵەوە 4 خۆت کەرە ماڵەوە بوەرە 2 مانگ بوەرە 3 مانگ چیەکەی تێتە دەر یان نایتە دەر بەلاخەرێشە بێتە دەر بەلاخەرە ڕۆحت ناڕەحەتە جسمت ناڕەحەتە عسابت خوردە. ئێوە لە مەواجهەتەکە ئەم کۆرۆنا دیسانەوە حاکمیت چی کرد؟ حاکمیت دووبارە خەریکە مەرگێک قەرارە ئەلەنی بوێ بیخزێنێتە ماڵەکانەوە. ماڵهای ئیزۆلە بووک تۆجۆ بکە ئەمڕۆ ئیتر مەسڵەن تۆختێژی ماڵەکان باوکو و دایکی کوڕەکەیان بمرێ خەڵک نایڵێ بچن بوێنن پرسە ناگیرێ ئسمسە خەن بۆ یەکتری کارە لە گۆشەی ماڵەکان برێ ئەنێون لە قولی ئەیوەن خاکیەکەن. تەمامە پیرەمەرد و پیرەژنەکان تەمامە میان ساڵەکانە کۆمەڵگای ئێمە مڕۆ گەورەترین خەفەتیان نەمەسەر بمرن. ژە کاورای کامێرانی وتی و هەرکە پارەکە مرد دەسە خۆیدا وا دیارە هەرکە پارەکە مرد دەسە خۆیدا
ئیستا هەرکە بمرێنەوە لە قولی فڕێدەنە ناوی جێگەی ئاگە کە لەم لەسەری کەس نازانێ وارەکوێ شمارەیەکە بۆ تێر نێژنەوە پشتە قایممان کردگاوەسە وا ناو گۆڕێکی دەسە جەمیە ئەزان نەمە چه تۆهینێکە بە ئینسان ناگەهان ئەم دنیای غەربە ئەم حوبابە ئەم فوویە سیستەمە خەریکە ئەڕۆخێت بەدەسە یەک ڤیرۆس نەزان مردم ئەکەنە ماڵ و تەمامە هەدەفیان ئەمەسە تا شیوعە کامل و تا ئەوەی کە تەمامە جەمعیەتیان ئەیگرێت مردم وردە وردە بمرێت مردم نێتە دەرەوە وەحشەت بکات لە مەرگێک کە ئەیوێنێت وە لێ غافڵ بوو چون مەرگ کە ئەوێنێت ئەو جار لە کونە مەرگ و زندگی ئەوێنێت مەرگێکی کە سەرکوب کرد حکایەتی بوو بەمە کە دیتان مەرگی پێ تەزریخە کریا بە ڕەگی بە بەدەنی بە مەغزی نەیزانی بەڵام شکڵ و شەماویلە واقعیە مەرگیان بۆ شاردبوو ئێمڕۆ چه ئەتفاقێکە کەفێ ئێمە وتمان ڕەفتارە مردم ئەگۆڕێت و حاکمیەت لەمە ئەترسێ حکامان جەهان لەمە ئەترسن لە تەغییرە ڕەفتارە مردم و گوزار ئەم دەحفەشە مردم ئەوە نییە کە نەریت و سنەت و باوەڕهای مەعنەویان ماوێت بتوانن خۆیان کۆنتڕۆڵکەن بە تایبەتی لە جوامعە غەربیە نە ئەوێت بە خاڵۆتێکە و لالۆ بخۆوەک و ئەم زامبیانە ئەکەونە ناو خیاڵان قەپەکەنەقەی یەکتری قەپەکەنەقەی یەکتری تا لە دڵە ئەم مشتومڕە لە دنیای غەربە ناگەهان شەکەت بوون لە خواردنی یەکتری و مەجموعەها و کەمیونیتیهایە بۆ پاراستنە زندگی بە سوورەتە تەبیعی انتخاب بێتەوە و دووبارە ئەسەرنەوە بازیەکە دەست پێ بکاتەوە بازیە کە بڕبوو لە دزی لە دەغەڵ لە کڵاوبەرداری ئیشێ بیشێوێنی وە لە ئەوەڵ دەسی پێ بکەین پس ئەوەی کە ئێوە ئەیوێنن هیچ کام لەمانە دەڕاستای سەڵامەتە مردم نییە تەسمیماتە سیاسیە دەرمەواجهەتەکە کۆرۆنا هیچ سیاسەتێکی دەرمانی مەوجود نییە هیچ تەسمیمێکی سەڵامەتی مەوجود نییە هیچ تێچاری ناکە حەجێکیشی کە ئێژن توڕەهات و دروست مشتێ درۆ خەریکە نەدەنە دەرەوە فقط ئەیگێجێنن وەختە سێنن ئەیگێجێنن وەختە سێنن تەوەهم ئەدەنا مردم کابرا نەخۆشیە کە بالاخره ئینسان ئەخاتە دامنە معنەویات و ئەیخاتە دامنە خورافات و ڕەمماڵی کاوراکە نەخۆشەوێ وەڵدەفە چێتە سوراغە من دوێکە لە ڕۆمانەکەی مرشد و مارگاری تا خوێندمەوە ئەوڵدەفە کرێتە قومەیە چیتە سوراغە متخصص کارێکی لەدەست نایە ئەچیتە سوراغە شارلاتانێ داروی یاهیت پێبات و ئەوانیشە کارێکی نەکرد ئەچیتە سوراغەکێ ئەچیتە شوێنە ڕەمماڵێ دوعانووسێ نوشتە نووسێ جنگیرێ دانێ جوولەکە هەنێ دوعاشتە بۆ بنووسێ هەڵە خاز بوێ بەشکم هەڵە خاز بوێ یەک واقعیەت مەوجود بوو مەرگ بەشێکی فرەواقعی لە زندگی ئینسان ئێمە لەم ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ دیبەیتمان کە کرد وتمان ئێمە مەرگمان لەسەر ئەژنۆکانە خۆمان دانیاگە مەرگ ئەمرێکی بیرونی نییە ئەمرێکی خارجی نییە لە منزەرە ئێمەوە بۆ ئێمەش اتفاقەکە فێ و ئەزانین ڕۆژێ ئەمرین فکر ناکەین فقط دیگەران ئەمرن و ئێمە نامرین مەرگمان نیاگەسە سەر ئەژنۆکەمان وەختی حرەکەتەکەین قسە ئەەکەین لە مەرگە پرسی نێژین ئەگەر تۆ سەعاتێکی تر میێوانی من بی من ئەم کارە ئەەکەم یان ئەیکەم حتمەن ئەم کارە ئەەکەم اتفاقێکە خەریکە ئەکەفێت ئەمەسە کە یەواش ڕەفتارە مردم ئەگۆڕێ و حاکمیت ئەمازانی ئەوڵ دەحفە بە فعالین جامعی مەدەنی هات بە تئۆریە توتە هات
بعد وتی حچێنیە، بعد وتی ئاواسە، بعد وتی دەسە بشۆری خاص ئەبێ، بعد وتی مەکەن، بعد یەواش مردمی بردە ماوە ئیتالیاوە لە قەرەنتینە بڕۆ 900 نەفەر بردەگە. با بزانن دەوڵەت ئامارە واقعیە مەرگ و میر نایدات بۆ نایدات. ئوسوولەن مەرگ و میرە ئەم ئینسانانە بۆ دەوڵەت مهم نییە، ئەمما ئەگەر بێت ئامارەکە بدات و ئیجاد و توولید و وەحشەتە عمومی بکاوە نشان با خۆی چەندی ناکارامەت بوو، خۆی نظامە پزیشکی عیلمی، سوژەبوونی، بەشەربوونی، زلبوونی گشتێکێتە ژیرە سوال ڕووی ناکە ئەمەر وا نادات، ئیشارێت و بنهانیەکات. هیچ وڵاتی ئامارە دەقیقی نەداگە و نایدات. هیچ کامیان سیاسەتەکەیان و اتخاذەکان لە کوردستانەژن سیاست بنی قوڵە و من تۆ نهاتکیتە ناوی سیاست جا تەکێرکەم لەم ئەندامە کۆنانەیەم حیزبانە قساکەی یا مەسەڵەن ژێ کاکەەوە منیش تا قبل لە زەوێبی من ناوی سیاست و کوتۆ فکرمە کردەوە، یعنی ئێستا من هاتکم لەسەر ناوی سیاست و دەهریزهای پیچی دەوێنم و مەنافع ئەوێنم و تعلقات ئەوێنم و مەجبورم قرس حرەکەتکەم و هەواسم بێ ماشینەکەم نەچیت و حقوقەکەم نەچیت و جێگەخەوەکەم نەچیت و دڵە ئەم نەشێوێنم و پوڵەکەمە شەمر لە ئیتلاعات بێت و تو سیاست نازانی بنی قوڵە. وایژن سیاست بنی قوڵە، لەذا بۆ ئەمانیش سیاست بنی قوڵە. ئەمانە ئامار نادەنە دەرەوە، نازانمەوە بۆ دووچارە و تەوەهمە ئەوەن فکرەکەن کاورایشێ بێت بێژێت لە ئێران 1 ملیۆن کوشتەی گرتگە. دەی تۆ کاکە ئەحمەڵ مەگەر تۆ ئامارە مەردەمە ئێران وا لە دەستا دە ئیستا تۆ کەسێکە بە کۆڕۆنا بمرێ بێژن سەکتە قەلبی کردگە تۆ ئەزانیت یانە چوزانی؟ ئیستا 2 ملیۆن لە مەردەمە ئێران بمرێ تۆ چوزانی مردەگە عادی و تەبیعی و مەرگ هەسوو زندگی هەسوو. بزانن ئەوانەی کە من ئێستا وتم دەڕاستای تەئیدە قسەکانە ئێمە بوو کە وتمان هەر ڕەفتارێک ئێوە لە ناوە جامعە تحت نظام سڵتە ئەیوێنن خروجیەکەی هدایەت بوو گە تەوەسط دەوڵەتە بە خواستە دەوڵەتە بۆ خاترە دەوڵەتە و بۆ مانەوەی دەوڵەتە. دەوڵەتە جمهوری ئیسلامی ئێران بزانێت، دەوڵەتە ئێرانی بزانێت ئەم مەردمە فاسدەوا لە ئێران دروستە کرد وا پۆیشی نییە بچێت جنس بسێنێ لە ماڵ زەخیرەی بکە ئەگەر تا دوێکە کاورا دزینە ئەکرد چون مردم سەرکوبیانەکەدایان و دزی خراوە و تۆ بێعورزەیت و تو خوات عورزەرنی نان بخۆی ڕزاوە جاسووسەوە بەسیجی ئەوە هەر کەسافەتەوەی هەیە سەر قاتر پوڵ دەربێرێ. ئیمڕۆ تحت ناوە بحرانە کۆرۆنا سایەی مەرگە کۆرۆنا کاورا فازە بەڕێنی لەوەی کە تۆ جامعی ئارمانیت نەهێشت، لەوەی کە تۆ مەردەمت فاسد کرد، لەوەی کە تۆ مەردەمت بێ ئەخلاق کرد، ئەم مەردەما کەوێتە گیانی یەکتری. ئەوەڵ دەفە لە دوکانە بچووکەکانەوە دەست پێ یەکەن، ئەوەڵ دەفە لە تاڵانە بسکویت و نان و ئەوانە دەست پێ یەکەن، بەرەبەرە دۆزەکە ئەچێتە سەر دۆزەکە ئەتێش خاس خۆیان تاڵان کرد، خاس لە خۆیان کوشیان، ئەو جار موەسساتە تۆش تاڵانەکەن. هیچ خاستە سیاسیەکیش نییە لە پشتیا. شەڕە تۆ بەر عەلەیهە مەردەمە، شەڕە مەردەم بەر عەلەیە تۆس. ئەمە کارنامەیەکە وا لە جەهانە تۆمارتان کردگە بە زۆر حکوومەتەکانە دنیا گشتیان لەمە ئەترسن، گشتیان لەمە ئەترسن. خەڵکی حەلیمە کوردەوار لە خۆیان پرسن، حەلیمە کوردستان ببەخشن، حکوومەتە حەلیمە کوردستان، حکوومەتە حەلیمە کوردستان لە بەرچاوە خۆتانە لە دەهەی 90دا 38,000 نەفەر کوڕە جەوانە ئەم سەرزەمینەی لە شەڕە پارتی و یەکێتیەداوە کوشت. 38,000 نەفەر. بۆی مهم بوو، بۆی مهم هاوکاری کرد. مەسەڵەن منتەقە ئێوە ئەوەسە جەلال تاڵەبانی پێیە زرنگی بوو مەشێت تراژدی بۆ کورد دروست کردایە تا بتوانێت دەسەڵاتە سیاسی دروستکە. هەڵەبجەی خستە باوەشە سەدام حوسێن
بۆ نەیهێشت مەردم دەربچێ بیکوژن. ئاغای جەلال تاڵەبانی 5,000 کاورای هەڵەبجەی داوە کوشت. تۆ حەجە نەوتکە بە زرنگیشی ئەزانی حەج گاردێکیشە بەرامبەر بە جنایەت ئەوە نیە وەسەوس جنایەت بۆ تۆ معنایەکی نییە. ئیستا جەلال تاڵەبانی گەرەی گانە تۆ پارێزی تۆی خزانگە سەماڵەوە تۆ عادەتە کردگە بە موچە معنەوێتی شەنەماگە لە مەرگیش ئەترسی حەجیش کە ئەچوویت ئەچوویت خۆت بیمە بکەی مزگەوتیش کە ئەچوویت نیازت بۆ ئەچووی لەخوا ئەپاڕێت و سکێزلترە پێبات قدرەتە جنسی زیاترە پێبات بۆ خااتێ فەساد زیاتر بکەی فاسۆلیا زیاتر بخۆی. ئیستا خزیایی تەناو ماڵ لە بەرەوەی کۆرۆنا نەتکوژی تاکە خزیتە ماڵ. ئێوە لە مەجموعەی فەسادە بە باڵانسە فەساد گەیگن وەێ دەسە تەبیعەت دەسە خوا دەسە هەر کەسێک کە تۆ فکرەکەی وا لە کارە ئەم کەسافەتیە ئێوە بڕژێنێتە دەرەوە. ئەمە ئوفوقێکە ئەگەر هیدایەت نەکرێ متەسەوەر ئەبێت. وەزعیەتە ئستثنایی وەزعیەتە ئستراری یعنی ئەمەی کە تۆ لە شرایطە بحرانە گەورە قەوانینە فەرمایشی و ئادابە فەرمایشی تعتیلەکەی مەسەڵەن لە ئیسلامە تۆ ناتوانێت گۆشتی بەراز بخۆی برسیت کە بوو نان نەبوو بیخۆی بەرازیش خۆی بەرازیش نەشۆت سەگیشە خۆی حەڵە ئەتوانی بیخۆی تا بمێنیتەوە. قەوانین استثنایش واسە یەسری پرینسیپیان بوو یەسری ژست ئەهاتن و ئاواکەین و وا بەرخۆردەکەین بە مەسائلە دنیا و گەلە کۆمەکەین لە سەدام حوسێن و سڵاحە کوشتارە جەمیعەت و ئەم کوڕی زەمینە احتیاجی بە سوڵح هەست و حەزی بە ئاشتیە و هەرم چرت و پرتانە و گشتی حەزەکە واژن دەرخات و گشتی حەزەکە چیشتە بوێنێت و ناگەهان سای مەرگ هاتە ناو جامعان شار ماڵ دیوار تەپیدا سەر سنگە سەردارە سپا سایەی کۆرۆنا تەپیدا سەر عەلیە خامنەئی مەراجع تەقلید شیعە تەپیدا سەر سنگە ئەمنیەتیەکان ئەوەندە کە خەڵکە دیوانە تەهدیدە مەرگا دە ئەوەندە زیاتر ئەوانوانە تەهدیدە مەرگا مزافە بەر ئەمەی کە بە شدەت هەواسیان هەز ڕەفتار نەگۆڕی نزا ئێوە وەکو مەردم تبقە هەمیشە لە دوور و دانیشکن تماشاکەن وەلی حاکمیت خەریکە تەمهیدات و خۆی ئەکا ئەگەر تۆ ترازیایت و شەرایتەکە جەمنەوە چۆن بەرخوردکە دەسی داگە بە ئازادکردنە مشتێلات و چەخ و کێش و ئەڕازڵ و ئەو باش هەر لە ئیستەوە ئەچی بەرەو ئاگردانە ئەو پیوە وابووتم شڕە مەردم بەر عەلەیهە مەردم بەر عەلەیهە مەردم بەن لە یەکتری وا بەن لە یەکتری گشتی بێژێ سپای پاسدانام گەفری ئەمان. خەڵکی کوردەوار هەر ئەرازوڵ و ئەو باشێ لە زندان دەرچووگە زەددە مەردمە زەددە ئازادیە هاوکارە حاکمیەتە بەنیەت و بەریانداگە خوێنی مباحە بیتۆ بێنن هەواستان بێ فتنە لە دەمۆخە سەرکوب بکەن. مەسئلەیە دووەم حاکمیەتەکان و نظامهای کۆرپۆریشنی واقعیەتە چەپەڵ و کەسیفیان ئەیان وا لە بەرچاوتانە ڕێگە گوزار لە مانەسەوە مەتن ئینقلابی هەس مەوجودە. یاران ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە هەر کوێیەکە هەن نەقشە شۆڕشە مەردم بگرن ئەستۆ ڕەحبەریەتە جەریان بکەن مەتن ئینقلابیتان هاوە دەسۆ مەیڵن شەڕە مەردم بەر عەلەیهە مەردم دروست بوێت بەڵام تەمامە کارمەندانە دەوڵەتە ئێرانی لە دەمت تێغ بگوزەرێنن موسساتی کارمەندەکانی سلەبریتیەکانی فعالینی جامعەی مەدەنی پزیشک و پەرستارێکە حمایەتیان لێکەن و دەنگیان نهاتە دەرەوە و دەرمەوردە ناکارامەدیە سیستەم قسەیان نەکرد هاتن بوون بە شەهیدانە سیستەم. ئەمانە گەرەکیانە شەڕە مەردم دەر ئاخرین مەرحەلەکە هیچێکیان بۆ نەکریا شەڕە مەردم بەر عەلەیهە مەردم بخەنە ڕێ
لەم کوردەوارە ئێمە ناوی شەڕە مەردم بەرادەیە مەردم بوێت لەم ئوروپا ئەمکانی هەست بوێت و ئەبێت بۆی لە یاڵەتە متحیدەی ئەمریکا بە شدەت مەردم خەریکە سڵاح سێنێ بتوانێت لە خۆی دفاعکە چون مشتێ ئینسانە فاسدە پوو پەرستە بێ پرینسیبە بێ ئوسوول دروست کریانە یانان و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەم ئوفقەوە حاکمیت بۆ خۆی تەرسیمی کرد بگە و لە ئاخرین وەژنا قەرارە مەردم خاتە گیانە مەردم ئامادەون ئێوە لە حاکمیت و لەم نەزمە کۆرپۆرێشنی چەپەڵێشێ بگوزەرن لەم نظامە جوولەکەی کەسیفە جودۆ کریستیانی تێشێ بگوزەرن بیهاڕن و اقتدارە کوردیەتە خۆتان بێرنەوە لەذا هەر ئەرازڵ و ئەو باشێک 6 متر دەمە قۆپانەکەی بوو بە هەر کونێکە ڕوبەڕێوە دەردەم خەفەی بکەن خۆخۆرە ناو جامعە پەلاماردەرە ماڵە مەردم پەلاماردەرە دوکانە مەردم دەڕاستایە دەسەڵات خەریکە حەرەکەتەکە و ئێشتێ نابوو دیکەن جامعە ناوێت بێڵێت کارمەندان و تەحریک بوانە نظامە سوڵتە بکەن بەسەر مەردمە ئەم سایەی مەرگەکە هاتۆ ڕەفتارە مەردمە ئێمە ئەگەڕێنێتەوە ئەیواتۆ سەرە نەری تەشدادی و تێنە دەرەوە مەردم و ئەم نەزمە کۆرپۆرێشنیە هاڕن نابوودی یەکەن هەواستان بێتەوە تەعەکانی گروههای مختلف سەلەفیە کە دروستی کردگە مەزهەبی و سەلەفیە کە دروستی کردگە ئەحزاب منتەسەبە چەپەڵ و کەسیفی و ئەرازل و ئەو باشێک کە بەریداگە سەناریۆکەی فرە قەڵەو کردگە بۆ ئێوە مەردم یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ تەنیا ئێوەن لە جنسە مەردم و تەنیا ئێوە نەتوانن ڕاهبەریەتە ئەو مەردمە لە داخڵا بکەن ڕاهبەریەتە مەردم وەستۆ بگرن بەربگرن تەشخیص بدەن مشاهدە بکەن تەمامە ئەراز و ئەو باشە کە دەوڵەتە ئێرانی بەریانەدات ئادرسیان بزانن ناویان بزانن هاتوچۆیان بزانن هەستاهایەک تەشکیل بن هەر لە ئیستەوە بۆ خەساندن دانە بەدانەیان ئامادەون لە بەرامبەرە گروههای سەلەفی و ئیتلاعاتیە کە دەوڵەتە ئێران ناگەهانەی خاتە گیانە مەردم هەر کەسێک بە شوێنە ئیسلامە سیاسیە چوو سەریپانکەنەوە مێڵن دەم بکاتەوە جامعایشی مەجال نەدات بەمانەمانە گشتی بازوان نظام سوڵتان گەشتیان بازوان نظام سوڵتان دووچارە حەج تەوەهۆمێک نەوەنها چون مەسیرەکە ئەوەن بەرەو جێگەی کەفی نەگیانی یەکتری ئێمە ناکەفی نەگیانی یەکتری ئێمە لە کناری یەکتریە بە مەچەکە یەکتری دنیایەک دروست ئەکەین و دنیایەک ئەخولقێنین بە نابوودی نظامە سوڵتە کە ببێت بە سەراغازە ئەحیایە ژیانە کوردیەت ئەوەی کەمانە پێژن ئینسانیەت و لەم سەرزەمینە مقدسە ئێمە دەست پێکات ئیمڕۆ خەتیرترین نقطەیە تاریخە ئێوە سەرامەدانە تاریخەوەن ئێوە نمونەهایەک ئەوەن کە مابەقی جەهان تەماشاتان کات و لە سەرزەمینە مقدسە کوردەوارم اتفاقا کەفێ هەواستان بێت یاران ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ڕەحبەریەت هیچ کەسێک بە ئێوە نایدات ئێوە کەسبی یەکەن لە مەیدانە ئەمەڵا کەسبی یەکەن پس حجەت بە ئێوە تا ئەم دەقیقە تەواو بووگە ئێمە تەمامە خوتوتەکانمان بۆ ئێوە مشەخەس کرد ڕێگەتان ڕۆشنەوە ئەزان چۆن ئەمەڵکەن و هەر دەقیقەیش زیاتر لە ڕاستای ڕۆشنترکردنەوەی ڕێگە کارەکەین بەڵام ڕاهبەریەتە مەیدانیە مەردم بگرنە دەستەوە تەمامە تەهدیدەکانە جامعە بەرتەرەفکەن و گوزارکەن لە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی تەمامە حوکامانە دنیا ئەمڕۆ فقط بە تەسمیماتە سیاسی گەرەکیانە حزور و کۆرۆنا بگێجێنن بگەوجێنن توولانیکەن و بۆ مەردمی مۆجهکەن کە بتوانن دەبەرابرە هەجوومە مەردم و سەیرە مەردەمە بوێسن
وبمێنێنەوە. لەذا تەبعاتە ئایندە تەبعاتە خەتەرناکێکە، زندگی خەتەرناکێکە، لە کنارە یەکتریان نەوین، شەن بەشانە یەکتری نەوین، لەسەر ئەخلاقیاتە خۆمان و فەلسەفەی کوردی خۆمان نەویسین. مەرگمان حتمیە، نابودیمان حتمیە، و فاجعەیە گەورە هاوەڕێوە. پس هەواستان بێت بە ئەتفاقاتێک کە ئەکەفێ نەخەڵەتێن و تەبدیل نەون بە بازووی حاکمیت، تەبدیل نەون بە دەستگاه پرۆپاگاندایان کە ئەمانن لە ئاسینیانە هەر شوعبەدەیە کە ئەیزانن تر ئەیخەنە دەرەوە، ئەیڕژێنە دەرەوە، بۆ خاترەوەی بەربگرن بەمەی کە مەردم گوزار لەمانە نەکا. بۆ ئەوەڵین بارێوە دیت هەن ئەم ئوروپا و ئەم غەرب و ئەم سیستەمە جیهانی و جودۆ کریستیانی دی و ئەمانە کە ئێوە وێن خێری مهم بوو ناگەهان ڕۆخیاگە و هیچ اتفاقێک نییە. ئەمەی کە مەردەمەکە لە ماڵەکانەوە و ئەمەی کە مەرزەکان داخەن فقط تەعەترە نەمایشە بۆ خاترەوەی نیشان بدەن حزورمان هەسو کارەکەی. مەسەڵەن ئەرتەشە بۆ تێرنە دەرە خیابان دانێ سەمپاشە دەنە دۆسی و ئەیکاوە قەیماشینەکانە. ئەمە یعنی بە ئیقتیدارە کامەوە واینە سەف ئەووەڵا و خەریکین ئەم کۆرۆنا لە بینەوەی نەها لە بیکیانە وت و یاساڕ الله بەرەو کۆرۆنا سەرکوو بە کۆرۆنا، یعنی ئێمە ئیقتیدارمان هەست، زۆرمان هەست، قودرەتمان هەست. ئەرتەشە بۆ دانێدەها سەمپاشیەکە لەو جێگەشوە ئاپیجێ تەقینی. ئەمە گشتی نەمادە بەکاری ئەوە با بزانن نەهات کە زندگیەوە پارێزی ئەوەی پێتان ناکا سەمپاشیە ڤیرۆسە کۆرۆنا نییە. ئەوە سەمپاشیە فەزایەکە کە تۆ ڕەفتارت یاگۆڕی، ئەو حزوری هەست لەوێ هاتگە ئەم جۆرە ئیعلام حزورە خۆی بکە، ناتەوانی خانە خۆی بپۆشێت و فرارە بە جۆ بکە کە تۆ گوزاری لێ نەکەی. تخوا و ئەرتشیاندانیاگە و خەڵتێتە ناو شارستنە و پیف پافی پیاکە و ئیمشی لێدا با کۆرۆنا بکوژێ. ئەم ئەنتەریاتە ئیعلام ئەوەسەک بە قودرەت و ویسیاگین هەروە کە مشت ئینسانە بێ پرنسیب تحتە ناوە پەرستار و پزیشک ئەکەونە ئەنتەربازی و قڕدان و قرتی بازی و بەعتێن لەولاوە ماسکلاون و ئەتۆپن و ئەمرن و ئەمانە لەم لاشۆ ئەرتەشە بۆ تێرێ پیف پاف کاتەوە قەیتۆ جامعی مەدەنی بۆ تێرێ ماسک بکاتە دەمتۆ بۆ خاتری ئەوەی کە تۆ ئەحساس بکەی لەم مەرگە کڕژیاگەسە سەرە گشت کەسێک ئەو هەنووز ئەم سیستەمە چەپەڕیە حەبسکە تۆ گوزار نەکەی. ئەگەر گوزارە کرد مردم با لە مردم نەدا لە حاکمیت و حاکمیت دووبارە زەرورەتە وجودی دوای ئەم گشتە محران و نابودی و لە بین چوونە سەر لە نوێ تەوەسۆدە مردم هەیە بێت و کەم متفاق ناکەفێ. ئێمە لەم کوردەوارە نایڕێنە متفاقت کەفێ و لەم کوردەوارە ئازادی جان دەست پێەکە. لایەوە خوۆش.